ژنان بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانیان بە پەنجەکانی دەستیان شەڕ لەگەڵ خاکەکەن. ئەمەی ئەیبینن کێڵگەیەکی بەرەمهێنانی پەتاتەیە لە گوندی شاتوانی سەر بە قەزای سەی سادق. ڕێژەی بەرەمهێنانی چەندان تۆن پەتاتەیە کە ڕۆژانە لەلایەن چەند خانمێکەوە کۆکرێتەوە و لە بازاڕەکانە ساغەکرێتەوە. ئەوەی لێرەوە ئەمانەوێ ئاماژەی پێ بدەین هەوڵ و ماندووبوونی ئەو ژنانەیە کە بە پەنجەی دەستیان شەڕ لەگەڵ خاکەکەن بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانیان. ئێمە ڕۆژێک کاری ئەوان لەگەڵیان بووین، خۆری هاوین و گەرمای دەشتی شارەزور بڕستی لێبڕی بووین، بەڵام ئەوان بۆ ساتێکیش ناوەستان لە کارکردن. زۆر هەوڵماندا کە بەوێنە قسەیان لەگەڵا بکەین، بەڵام لە ترسی دەرکردنیان لە کار و ناسینەوەیان نەیانتوانی قسەمان بۆ بکەن. حەلیمە مەحموود بە سەرکاری ئەو ژنانە بانگەکرا کە بە مەبەستی چنینەوەی پەتاتە لەگەڵ خۆی هێنابوونی. تایبەت بۆ ماندووە وتی: ئێمە ڕۆژانە سەعات 5 بەیانی یین بۆ چنینەوەی پەتاتە تاوەکو 12 نیوەڕۆ. حەلیمە بە دایکی ژنا کرێکارەکان ناسراوە. باسی لەوە کرد کە ڕۆژانە خاوەنکار پەیوەندی پێواکەن تاوەکو کرێکاریان بۆ کۆبکاتەوە. ئەمیش لای خۆیەوە چەندین ژن و گەنجی لەلایە و لەژێر سەرپەرشتی خۆیە لەگەڵ خۆی ئەیانهێنێتە سەر کار و پێکەوە ئەگەڕێنەوە. حەلیمە لە درێژەی قسەکانیە باسی لەوە کرد کە کرێکاری هەیە شوێنی مانەوەی نییە و لە ماڵەکەی خۆیدا جێگەیانەکاتەوە تاوەکو شوێنێک پەیداکەن بۆ مانەوە. باسی لەوەشە کرد کە کرێکاری لایە زانکۆیان تەواو کردووە و لەبەر بێکاری ئامادەیە ببێتە کرێکار. سەبارەت بە شێوازی کارەکان حەلیمە مەحموود دەڵێ: بە پێی وەرزەکانە گۆڕێ، ئێستا وەرزی کۆکردنەوەی پەتاتە و بامێ و تەماتەیە. پێش مانگێ وەرزی دروێنەی گەنم و جۆ بوو، لەگەڵ هەموو خاوەن بەروبوومێک کاریان کردووە و ئامادەن بۆ کارکردن. شەیما عەبدوڵڵا ژنێکی بەتەمەن، هیلاکی لە ڕوخساری و ئارەقەی ناوچەوانی زۆر بە جوانی بەدیەکرا. باسی لە ژیانی خۆی کردووتی: کارکردن ئێستا بۆ خاوەن بڕوانامەکان قورس بووە. ئێستا بۆ ئێمە کە نەخوێنەوارین و ژنین دەست ناکەوێت، بۆیە بەم جۆرە کارە ڕازین و هەتاوەکو بەم جۆرەش هەبێ سوپاسی خواکەین، چونکە دەست بۆ کەسپان ناکەینەوە. لەم گروپە کارانەدا جگە لە ڕەگەزی کورد ڕەگەزی عەرەبیشیان تایە. نور حەیدەر خانمێکی گەنجی باڵابەرزە. یەکەم کار داوای لێکردین ئەوە بوو دەنگ و ڕەنگی پیشان نەدرێ، نەوەکو کاری پێ نەدرێ و لە کارەکەشی دەربکرێ. پرسیارمان لێ کرد بۆ بەم شێوەیە کارەکات. وتی: من دانیشتووی سەلاحەدین بووم، خوێندنی زانکۆ بەشی زانستی ئیسلامیم تەواو کردووە، بەڵام ئاوارە بووم و لە ناحیەی سیروانی سەر بە پارێزگای هەڵەبجە دانیشم. لە ڕێگەی حەلیمە خان کە کەسوکارەکەیان ئەگادارەکات بۆ کارکردن، سەبارەت بەوەی وەکو ئافرەتێک و ڕەگەزی جیاوازیش تووشی کێشە نەبووە لە کارکردن. وتی: تووشی کێشا بین، بەڵام بەڕێکردنی بژێوی ژیانەکەمان گرنگترە و بەسەر یازاڵە بین. ئەمە چیرۆکی ڕۆژێکی ئەو خانمانە بوو کە بەبێ گوێدانە سەرما و گەرما ڕۆژ و شەو ئەخەنە سەریەک بۆ بەڕێکردنی ژیانی خێزان و ماڵ و مناڵەکانیان.